بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی سەرژمێری گشتی لە عێراق و هەرێم دەستی پێکردووە کەوا بڕیارە ساڵی داهاتوو ئەنجام درێت. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆدا تاوتوێی ئەنجامدانی سەرژمێری گشتی لە عێراق و هەرێم و ئایا قسە سەرەوە دەکەین ئەنجامدانی سەرژمێری بۆچیە و ئایا مەترسی لەسەر کورد چی لە هەرێمی کوردستان ولا چی لە ناوچەدا بڕێنراوەکان لەم دۆخی ئێستادا دروست دەکە یاخود دۆخی هەرێم و عێراق لەبارە بۆ ئەنجامدانی سەرژمێری بە میواندارێک لە بەرزان نەوزەت ساڵح بەڕێوەبەری سەنتەری دیاکۆ بۆ هەڵبژاردن و ڕاپرسی لە ستۆری سەرەکی هەروەها لە شارە زورەوە سەروەر حەمە ئەحمەد مامۆستای زانکۆ تاوتوێ ئەم پرسە دەکەین سەرەتا ڕاپۆرتێک دەبین. دوای 33 ساڵ لە ئەنجام نەدانی و بڕیارە ساڵی داهاتوو سەرژمێری گشتی لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. دوای چەندین ساڵ لە دواخستنی بە بڕیاری عادل عەبدولمادی سەرۆکوەزیرانی عێراق مانگی دەی ساڵی داهاتوو سەرژمێری گشتی دانیشتوان ئەنجام دەدرێت. لە ئێستاشدا ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی سەرژمێری لە عێراق و هەرێمی کوردستان دەستی پێکردووە. حکوومەتی هەرێمی کوردستانیش سێ نوێنەری لە دەستەی باڵای سەرژمێری دانیشتوانی عێراق هەیە کە پێک دێن لە بەڕێوەبەری ئاماری هەرێم و ئاماری سلێمانی و نوێنەری وەزارەتی پلاندانانی هەرێم. تاوەکو ئێستا بودجێ ئەنجامدانی سەرژمێری نەگەیشتووەتە هەرێم. نوێنەرانی هەرێمی کوردستان لە دەستەی سەرژمێری دانیشتوان با فەرمی داوان لە وەزارەتی پلاندانانی عێراق کردووە با زووترین کات بودجێی ئامادەکاریەکانی سەرژمێری بۆ هەرێم بنێرێت. با پێی لێدوانەکانی وەزیری پلاندانانی عێراق پرۆسەی سەرژمێری دانیشتوان پێویستی با بڕی 200 ملیار دینار هەیە و دەبێت لە ماوەی 1 ڕۆژدا ئەنجام بدرێت. هەروەها لە پرۆسەکەدا هەر کەسێک 42 پرسیاری ڕاستە دەکرێت و سەرژمێریەکەش با شێوەی ئەلیکترۆنی لە ڕێگەی بەکارهێنانی تابلێتەوە ئەنجام دەدرێت. دوای تەواوبوونی پرۆسەکەش ڕاستەوخۆ ئەنجامەکان ڕادەگەیەندرێن. لە سەرەتای دەوڵەتی عێراقەوە چەندین پرۆسەی سەرژمێری گشتی ئەنجام دراون و بەشێکیان لە زیانی کورد بوون. ئێستا لە نەکوردیەکان مەترسیان لە ئەنجامدانی سەرژمێری هەیە. با پێی شارەزانی بواری ئاماریش ئەنجامدانی سەرژمێری لەم دۆخەدا لە ناوچە دابڕێنراوەکان لە بەرژەوەندی کورد نییە، چونکە لە دوای ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەرەوە ڕێژەی کورد لە ناوچەکە دابەزیوە. لە دوای دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە چەندین سەرژمێری ئەنجام دراون، لەوانە سەرژمێری ساڵی 1927 ساڵی 1937 و 57 و 65 و 77 هەروەها ساڵی 1970 دوایین سەرژمێریش لە ساڵی 1997 بابێ ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێم ئەنجام درا. با پێی شارەزانی بواری ئامار و ڕاپرسی باشترین سەرژمێری لە ساڵی 1950 ئەنجام دراوە. لە دوای کەوتنی ڕژێمی باسەوە باهۆی ڕێکنەکەوتنی لایەنەکان نەتوانراوە سەرژمێری ئەنجام بدرێت، بەڵام لە ئێستادا عادل عەبدولمادی سوورە لە سەرئەنجامدانی سەرژمێریەکە لە ساڵی 2020دا. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کەک نەوزت بە خێرمێک دەبەرستانە و دەست پێ بکەین سەرەتا ناسانێکی ڕاپرسی بکەین. ڕاپرسی چییە یاخود ئەو مەبەستانەی کە ڕاپرسی بۆ ئەنجامە دەرێت چی؟ بەڵێ زۆر سوپاس بۆ جەنابتان. بێگومان ڕووپێوی گشتی سەرژمێری ڕووپێوێکی گشتی زانستیانەی هەمەلایەنەیە کە هەڵدەسێت بە کۆکردنەوەی سەرجەم داتا و زانیاری لەسەر هەردوو ڕەگەزی نێرومێ، ئیتر جۆری تەمەن و با بڵێن باری ئابووری و ژیاری و هەموو ئەمانە لەخۆ دەگرێت کە ئەو فۆرمەی کە دروست کراوە بۆ سەرژمێری گشتی 42 پرسیار لەخۆ دەگرێت
لەم 42 پرسیارەدا هەمەلایەنە هەموو جۆرە پرسیارەکانی تێدایە لەسەر تەواوی ژیان و ژیاری تاکی کۆمەڵگە و سەرژمێری یەکێکە لەو ڕاهەندە گرنگانی کە بێگومان بۆ دەوڵەتداری بۆ حکوومەتداری یعنی شتێکی زۆر گرنگە کە تۆ ئەگەر سەرژمێریت نەبێ ناتوانانی ڕەنگە ئەمنی ئاسایشی خۆراکی وڵاتەکەت دابین بکەیت، ناتوانانی ڕەنگە هەڵبژاردن بکەیت، ناتوانانی فۆرمی خۆراک بە شێوەیەکی دروست بۆ هاوڵاتیانی خۆت دروست بکەیت. لەبەرەوە سەرژمێری یەکێکە لەو بنەما ئەساسیانەی دەوڵەتداری لە هەموو وڵات و کۆمەڵگەیەکدا. بەڵێ بەس بەپێی ستاندەردی جیهانی دەبێت چەند ساڵ جارێک سەرژمێری گشتی ئەنجام درێت. بەپێی فەسڵی 4 لە مادەی سەرژمێری عێراقی هەردە ساڵ جارێکە بێ سەرژمێری بکرێت و سەرژمێریەکی دروست بکرێت بۆ ئەوەی دەوڵەت لە ڕێگای ئەو سەرژمێریەوە ڕێژەی دانیشتوانی خۆی بزانێت و ڕێژەی ژن و پیاوە بزانێت و بێکاری ڕێژەی بێکاری بزانێت، هەڵاوسان بزانێت. ئەم ڕاندانە هەموو لەو فۆرمەدا هەیە کە وتمان 42 پرسیار لە خۆ دەگرێت. ئەمە ستانداری جیهانیە. باشە، بەس سەبارەت بەوەی کە وتت بۆ دەوڵەتی گرینگە ینی سەر ڕاپرسی کە لە بڵین سەرژمێری بوو لەلار وڵاتێکە ئەنجام درێت بۆ چمە بەسێکە ینی سەبوون زۆرجار لە عێراقدا مەسەلەن مەترسی بۆ مەبەستی سیاسی بەکاربێنێت یاخود بۆ سەرجەم بوارەکان. بۆ نمونە ئێمە جگە لە سەرژمێری مەسەلەن مرۆڤ سەرژمێری دیکەشمان هەیە لە بواری کشتتوکاڵا، لە بواری پیشەسازی، لە بوارەکانی تریش سەرژمێری هەبێت. بەپێی سەرژمێریەکە تۆ ڕێژەی دانیشتوانت بۆ دەردەکەوێت کە ڕێژەی دانیشتوانت بۆ دەردەکەوت بەپێی ئەو ڕێژەیە دەتوانی هاوردە و هەناردە لە بواری بازرگانیە وەزارەتی پلاندانان دەیکات هەڵەسێبەوە. ئەمە هەموو ئەو بوارانە لە خۆ دەگرێت. عێراقیش تا ئێستا تاقە دەوڵەتەکە ئەوە لە دروستبوونیەوە لە 1920 وەکو جەنابیشتان لە راپۆرتەکە ئاماژەتان پێەیە یەکەم سەرژمێری کراوە. تا ئێستا 8 سەرژمێری لە عێراقا کراوە کە ئەخیری ئەم ساڵی 1990 بووە، ینی واتە عێراق تا ئێستا ینی 25 ساڵێکە بێ سەرژمێری نەکردەوە. هەرێمی کوردستانیش هەر لەنەوە یەکەوە لە دروستبوونیەوە تا ئێستا سەرژمێری نەکردووە کە بەڕاستی ئەمە یەکێکە لە هەرەکەم و کوڕیەکان لەبەرەوەی وەکو باشمان کرد و ئەگەر سەرژمێری نەکەیت یەکێک لە بنەماکانی هەڵبژاردنت ناتەواو ئەبێ کە نات ڕێژەی دانیشتوانت بۆ دەر لەبەرەوەی تۆ پێویستە بۆ هەڵمەتی هەڵبژاردن هەموو دەنگدەرێک بەپێی ستانداری جیهانی پێویستی بە کەرەستەی هەڵمەتی هەڵبژاردنەوە پێویستی بە ئەو ئامادەکاری هەیە. لەبەرەوە سەرژمێری لە هەموو بوارەکانە ڕگەزێکی ئەساسی دەوڵەتەکەم لای بەڕست مامۆستا سەرۆسواز بۆ بەڕێزیشتان ئەگە سەرتا لەوە دەست پێ بکەین ساڵی داهاتووە بڕیارە سەرژمێری ئەنجام بدرێت. سەبارەت بە ڕێژەی کورد هیچ مەترسیەک هەیە لەسەر مەسەلەن ڕێژەی کورد لە سەرژمێریەکە کەم کات چونکە ئێستا باز لە زیاتر لە 5 میلیۆن دەکرێت؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سپاس بۆ ڕێخستنی ئەم دەرفەتە. زۆر سپاس. لە ڕاستیدا ئەگەر چی لە ئۆکتۆبری ساڵی 1990ەوە هیچ جۆرە سەرژمێریەکی فەرمی لە عێراق نەکراوە، بەڵام بەپێی ئەو داتا و ئامار و زانیاریانەی کە لە دامزراوەی بانکی نێودەوڵەتی و وەزارەتی پلاندانانی عێراق و دەستەی ئاماری هەرێمی کوردستان لە بەردەستماندایە، ئەوەمان بۆ بەدیار ئەخا کە لەگەڵ زیادبوونی ژمارە دانیشتوانی عێراق ژمارەی دانیشتوان لە هەرێمی کوردستان ڕووی لە کەمی کردووە. بۆ نمونە لە دوای ڕوخانی ڕژێمی پێشووی عێراق لە ئازاری 2023 بەپێی خەمڵاندنەکانی ئەو کات دانیشتوانی عێراق بریتی بوو لە 25 ملیۆن و 327 هزار کەس. لەو ڕێژەیە تەنها 4 ملیۆن و 46 هزاری لە دانیشتوانی هەرێمی کوردستان بوو. بەمەش بۆمان ڕوون دەبێتەوە کە کوردەکان لە دوای پرۆسەی ئازادی لە عێراقا لە 16.1 کۆی گشتی ژمارە دانیشتوانی عێراقیان پێکێناوە. بەڵام دوای تێپەڕبوونی چەندین ساڵ بەپێی ئامارەکانی ئەو دامزراوانەی کە ئاماژەمان پێەیە لە ساڵی 2018 دانیشتوانی عێراق بەرز بۆتەوە بۆ 39 ملیۆن و 546 هزار کەس و لەو ڕێژەیە دیسانەوە 5 ملیۆن و 895 هزاریان لە پێکاتەی کوردیە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. بەمەش بۆمان ڕوون دەبێتەوە ژمارە دانیشتوانی هەرێمی کوردستان لە 16.1ەوە دابەزیوە بۆ 14.9 کە بێگومان ئەم جۆرە لە دابەزاندنی ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی گشتی ژمارە دانیشتوانی عێراقا
هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک مەترسی جددی ئەکاتەوە کە ئەو مەترسیانەش زیاتر پەیوەندیدارە بۆ دۆسیانەی کە ژمارە تا حکومی بەسەرەوە باشە مامۆستا چونکە سەرژمێری و دیاری بەڵێ هۆکاری کەمکردنی ینی ژمارەی دانیشتوانی هەرێم چی بووە ینی کام ڕێژێ دابەزیوە ینی پەیوەندی بە بچووبوونەوەی قەبارەی خێزان هەوە یاخود بچوونەوەی قەبارەی خێزانی کۆمەڵگەی ئێمە پەیوەندی بە چیەوە بوو دیارە پەیوەندی بە گەشەی دانیشتوانەوە هەیە گەشەی دانیشتوان لە عێراقا لە ناو پێکاتەکانی عێراقی جگە لە کورد گەشەیەکی بەرزترە لەو گەشەیە کە لە ناو پێکاتەی هەرێمی کوردستان هەیە لە عێراق لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە ڕێژەی گەشەی دانیشتوانەکەی هەندێک جار لە سەداسێتێتە پەڕێنێ بەڵام بە پێچوانەوە لە هەرێمی کوردستانە ڕێژەی گەشەی دانیشتوان لە سەدا 2.8ەوە دەستی پێکردووە ساڵانە ئەم ڕێژەیە کەمی کردووە تا لە ئێستادا گەیشتووە تا ڕێژەی گەشەی لە سەدا 2.2 دیارە ئەمە کۆمەڵە کۆکار و کۆمەڵە فاکتەری لە پشتەوەیە یەک لەو فاکتەرانە پەیوەندی بە تێڕوانین و بیرکردنەوەی تاکەوە هەیە بۆ خێزان ڕەنگە لای تاکێکی کوردی و لای خێزانی کوردی بە جۆرێک لە جۆرەکان بارگاوی بێ بە کەلتورێکی ڕۆژئاوایی بیر لە دروستکردنی قەبارەیەکی بچووکیان قەبارەیەکی مامناوەند بکاتەوە کە دیارە ئەمەش کۆمەڵە فاکتەرێک لە پێشەم بیرکردنەوە هەیە ڕەنگە لە دیارترینیان هۆکاری ئابووری بێ و هۆکاری کۆمەڵایەتی و هۆکاری سیاسی هەتا دوایی بەڵام ڕەنگە ئەم تێڕوانینە بۆ دروستکردنی خێزان لە لای تاکێکی عراقی عەرەبی یان پێکاتەیەکی دیکەی عراقی جگە لە کورد بە جۆرێکی دیکە بێ بێت لە دروستکردنی خێزانێکی قەبارە گەورە بکاتەوە بۆیە بە شێوەیەکی گشتی بیرکردنەوە و هۆکاری ئابووری و بژێوی ڕۆژانە و کۆمەڵایەتی و کەلتور و هەندێک جار هۆکارە سیاسیەکانیش لە پشت گەشەی دانیشتوانەوەن من بەش بە حاڵی خۆم زیادبوونی ژمارەی دانیشتوان بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش بە مەترسی جددی دەبینم بۆ عێراقش ئەمە مەترسیە چونکە ئەو وڵاتانەی کە دامەزراوەیی نین ئەو وڵاتانەی کە ناتوانن لە ئاسپڕکردنەوەی پێداویستیە ڕۆژانەیەکانی هاونیشتیمانەکانیان نابن ژمارەی دانیشتوان گرفتیان بۆ دروستەکە بەوەی کە لە ساڵانی ئایندەدا ناتوانن پێداویستیە ڕۆشنبیری و پەروەردەیی و خێزانی و ئابووری و کۆمەڵایەتی و تەنانەت سیاسیەکانیشان پڕکەنەوە ئەمە ڕوبەڕووی عێراق شەبێتەوە لە ساڵانی ئایندا و ڕوبەڕووی هەرێمی کوردستانیش ئەبێتەوە چونکە هەندێک جار مەرج نییە لە هەموو کاتێکا زۆربوونی ژمارەی دانیشتوان خاڵی بەهێزی دەوڵەتەکان بێ ڕەنگە زیادبوونی ژمارەی دانیشتوان خاڵی بەهێزی وڵاتێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یان فەڕەنسا یان بەریتانیا یان رووسیا یان چین بێ بەڵام زیادبوونی ژمارەی دانیشتوان بۆ وڵاتێکی وەکو عێراق یان میسر یان وڵاتێکی وەکو ئەو وڵاتە شەرقیانەی کە هەمانە گرفتی گەورەی بەدوای خۆی دابێنێ بەڵێ بەس بۆ هەرێمی کوردستان تا چەند مەسەلەن هۆکاری سەرەکی ئەوەی کە قەبارەی خێزان بچوو پەیوەندی بەوە بووە کە حکومەت نەیتوانیوە خزمەتگوزاری پێویست چی لە مافە سەرەتایەکان لە خزمەتگوزارە سەرەتایەکان بۆ خەڵک دابین بکات نادەت پەروەری لە دابەشکردنیدا دروستبوونی مەسەلەن چینێکی ئاستی باڵا و لە بەرامبەرە هەژاربوونی زۆرینەی کۆمەڵگەی کوردی ئەگەر ئێمە لە دیدێکی زانستیەوە باس لە مرۆڤی کامڵ بکەین حەز دەکەم سەرنجتان بۆ تیۆرەکەی ماستۆ ڕابکێشم بەوەی کە مرۆڤ بە قۆناغبەندی دەکاتە مرۆڤێکی کامڵ لە قۆناغی یەکەما دەبێت تەواوی پێداویستی سەرەتایەکانی ژیانی بۆ بڕبکرێتەوە لەلایەن دامەزراوەکانی دەوڵەتەوە دواتر ئەگەر پێداویستیەکان لە خواردن لە خواردنەوە لە شوێنی حەوانەوە بۆ پڕکرایەوە دەچێتە قۆناغی دواتر کە ڕەخساندنی هەلی کار و هەلی خوێندنە دواتر دەکاتە ترۆپکی مرۆڤێکی کامڵ ئەمە لە هەرێمی کوردستانە بەدی ناکرێ ئێمە تاکێکی کامڵمان نییە و تاکێکمان نییە کە تەواوی خزمەتگوزارەکانی بۆ پڕپکرا بێتەوە ئێکە بێگومان تاکێکیش خزمەتگوزارەکانی بۆ دابین نەکرابێ یاخود بای ئەوەندە داهاتی نەبێت کە خێزانێکی پێک بێنێ بێگومان یان بیر لە دروستکردنی خێزان ناکاتەوە یان ئەگەر بیریشی لە بکاتەوە بیر لە دروستکردنی خێزانێکی بچووکیان مامناوەند دەکاتەوە بەڵێ کۆتیش بۆ دەرەوە بەهۆی ئەو گرفتانەی کە لە هەرێمەوە کاریگەری هەیە بۆ لەسەر ڕێژەی دانیشتوان ئەوەی کە ڕۆشتونەتە دەرەوەی وڵات و هەرێمیان جێشتووە بەدڵنیاییەوە ئەو دۆخە نەخوازراوەی کە ئەم چەند ساڵی ڕابردوو
بەرۆکی هەرێمی کوردستانی کرد ئەو قەیرانە دارایە تااقەت پڕووکێنە کە دووچاری فەرمانبەران و موچەخۆران و تەواوی هاونیشتمانانی ئەم هەرێمە بوویەوە یەکێک بلۆ هۆکارانەی کە بەدەیان و بە هەزاران گەنجی ئەم وڵاتە ڕوو لە وڵاتانی دەرەوە و ڕوو لە هەندەران بکەن کە ئەمەش بێگومان لە دوجارە کاریگەری دەبێت لەسەر دروست نەکردنی خێزان کە خێزانش دروست نەبوو گەشەی دانیشتوان وەکو پێویست نابێ کە گەشەی دانیشتوانش وەکو پێویست نەبێ ئەو دۆخە دەخڵقێک کە ئێستا کاریگەریەکی جددی لەسەر قواری هەرێمی کوردستان و پێکاتە و ڕێژەی هەرێمی کوردستان ئەبێ لە چوارچێوەی عێراق لە ساڵانی ئایندە. باڵە سوپاس دەکەم دواتەگرێم و لای بەرز لەسەرەوەی کە کورد چۆن خۆی ئامادە بکات چۆن بەشداری بکات لەم سەرژمێری دەگرێمەوە لای بەرز کاک نەوزەت بگەڕێمەوە لای بەرز سەبارەت بەوەی کە ئێمە دەبین لە 1970 سەرژمێری گشتی ئەنجامدەدا لە 1970 ئەنجام درا بەڵام بەبێ هەرێمی کوردستان هەنێ و کارێکی وکە لە دوای کەوتنی ڕژێمیش سەدامی شۆیانی لایەنەکان نەگەشتونەتە ڕێکەوتی ڕێگریەکان چی بوون لە بەردەم ئەنجامدانی سەرژمێری گشتی دانیشتوان بەداخەوە لەو کاتانە کاتی ڕاگواستنی دەهاتەکان لە کاتی پرۆسی ئەنفال و ئەمانەدا کۆمەڵێ لە گوندەکانی کوردستان بە هیچ شێوەیە داخلی ئەو سەرژمێریانە نەکران کە ئەمەش ڕێژەی کوردی بە کەمتر لە حکوومەتی عێراقیە هەژمار کرا و بێگومان کاریگەری هەیە وەکو مامۆستا سەرۆر ئاماژەی پێەیە کۆمەڵی هۆکاری باس کرد لەوانە ینی بەنسبەت کوردەوە ڕێژەی دانیشتوان کەم بێت ئەمە باش نییە بەڕاستی خراپە ڕاستە ئێمەش ناڵێن نقطەی بەقوەتی حکوومەتەکان لە ڕێژەی دانیشتوانایە بەڵام بەنسبەت کوردەوە ئێستا ئەگەر سیر بکەین بەپێی دو ئاماری دەستەی ئاماری هەرێمی کوردستان ئەندامانی ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان 4 بۆ 5 تقریبان بەڵام لە عێراق تقریبان زیاتر سابت بووە لە 6 کە ئەمە بەنسبەت کوردەوە باش نییە بەڕاستی ئێمە خۆتان دەزانن بەنسبەت ڕێژەی لە 170ەوە کە ئەوە تا لە پەرلەمانی عێراق بە بەردەوامی گێچەڵ بە و قوت و داهاتی خەڵک ئەکرێت لە موچەخۆرانی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هێزی پێشمەرگە ئەمە بەنسبەت کوردەوە خاڵێکی لاوازە بەڕاستی دەبێت ئەوەی جەنابەت ئەفەرمیت لایەنەکان دوجار کۆک بن لەسەرەوەی کە بە هەمویان ڕێکەوتنێکی گشتگیریان هەبێت لەسەر ئەم بوارەوە کاری بۆ بکەن بەڕاستیەوەی کە لە ئێستادا هەبێت بەڕێوەبرێتی گشتی ئاماری سلێمانی ئامادەکاری باشی کردووە بۆ ئەمە و دەبێت ئەم فۆرمەی کە تایبەتە بە پڕکردنەوەی بەڵێ بەکردنەوەی ئەم سەرژمێریە گشتیە بە شێوەیەکی زانستیانی وها پڕ بکرێتەوە کە دوجار سوودەکەی بگەڕێتەوە بۆ خزمەتی هاوڵاتیان و سەرکۆی هاوڵاتیان پرۆسێت تێچووی زۆریشی ناوێت لە ڕووی بوجە چکە تاکوێ سەبازۆکێک کە ئەبوجەی کە پێویستە بۆ ئامادەکاری نەکەشت هەرێمی کوردستان پێویستی بە بڕێکی زۆر فەرمانبەریش نییە ئەنجامدانی ئەم پرۆسێ ئەم پرۆسی بێگومان فەرمانبەری شارەزای ئەوێت لەبەرەوەی ئەو حەقلانی ئەو لە فۆرمەکەی کە دروست کراوە بێگومان پێویستی بە شارەزایی هەیە و پێویستی بە کات هەیە ئەوە حکوومەتی عێراقی وەزارەتی پلاندانان بجەیەکی بۆ داناوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانی شەنگاو بنێت بۆ ئەوە ئێستا لیژنەیەکیان دروست کردووە جەنابیشت ئاماژەت پێە کە پێویستە دەست بەکار بن بۆ ئامادەسازی تەواو بۆ ئەم سەرژمێریە ئەوەندە بەسە کارێماندام بێ بۆ نمونەکە ئێستا لە لیژنەی باڵای سەرژمێری عێراق بەڕێوەبەری ئاماری هەرێم و بەڕێوەبەری ئاماری سلێمانی و نوێنەری وەزارەتی پلاندانانی هەرێم تێیدا ئەندامن یعنی ئەوەندە بەسە یاخود دەبێت چی بکرێت بۆ کاک حەکیم ئێمە ئەو شاندانی ئەندام پەرلەمانەکانی کورد لە بەغدا پێویستە لیژنەی تایبەتیان هەیە بە ڕاپرسی و سەرژمێری و هەڵبژاردن کە ئەوانە دەست بەکار دەبن و کوردیش بەشدارە لەو لیژنانەدا و ئەندامانی دەستەی هەرێمیش هەر بەشدارن لەو لیژناندا سەرژمێریەکە بۆ هەموو عێراق و کوردستانیش خۆتان دەزانن بەشێکە لە عێراق ینی ئەمە شتێکی گشتیە و کارێکی گشتیە زیاتر کارکردنە لەسەر دۆزی تاک یعنی تۆ تاک یەک ئەم پرسیارانەی لێ دەکەیت بەڕاستی کە هەموو ئەو حەقلانی کە لە فۆرمەکە هەیە هەموو جۆرە شێوازێکی ژیانی ئەم کەسە لە فۆرمەکەدا دەخوێنرێتەوە ئەمە دەبێتە داتا و بنەمایەکی تر بۆ ئەوەی ئێستا ئێمە مامۆستا سەرۆر باسی ئەوەی کرد کە هەرێمی کوردستان تا ئێستا ینی دابەزیوە ڕێژەکەی ئەوانە ینی ئامارێکی دروست نییە وەکو باسمان کرد نەکراوە یان لە دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تا ئێستا سەرژمێری نەکراوە ئامارەشی بۆ خۆی یانی ئەگەر فەرمیش نەبێت توانی سەرژمێری بکاتنی خۆی بیکات نەک بەڵێ دەیتوانی لە ڕووە یاسایەکەەوە لەبەرەوەی هەرێم فیدراالی هەیە و عێراقیش ئێستا بەپێی دەستور حکوومەتی هەرێمی کوردستان فیدراالی هەیە دەیتوانی بەپێی دەستور بڵێ باشەگەر بۆنم لە سەراسی عێراقیش متمانە پێکراونەوەتەنە لە سەراسی هەرێم بۆنم سەرژمێری ئەنجام درابێنی سوودەکەی چی بوو بۆ نمونە لە چ بوارێک کە مەسەن دەتوانرا
سوودی لێوەربگریا خۆت ینی چ وارگەسە خەلەلی هەیە کە ئێمە سەرژمێری گشتی دانیشتوانەوە مەسەلەن لە 1991ەوە لە کوردستان ئەنجام نەدراوە. یەکێک لەو بنەما ئەساسیانی کە بەکارهێنرێت لە سەرژمێریە بۆ نمونە هەڵبژاردنە تۆ ڕێژەی دەنگدەرە ڕێژەی ئەمانە هەمووی مەسەلەن فۆرمی خۆراکە جیاوازی ڕەگەزیە کە ئێستا بەداخەوە نێر زیاترە لە کوردستانی شایانی ئەمار ئیتر هۆکارەکەی چییە دراسی زۆر ئەوەی دەوێت بەڕاستی پێویستە پسپۆر لەم بوارەدا دەست بەکار بێت و ئەمانە هەمی لێکۆڵینەوەی ئەوێت سەرژمێری گرنگە ینی بەڕاستی ئێستا لەم کاتی ئێستادا ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو باشم کرد لە پەرلەمانی عێراق تا ئێستا ینی ئەیانویست لە 17%دا بەزێن بۆ لە 12 و لە 14 ئەوانە بەڵام ئێمە ئەگەر ئەم سەرژمێریە بکرێت و کورد بەشدار بێت تایدا وەکو چۆن لە ساڵی 90 بەشدار نەبوو لەبەرەوەی دیاتەکان لە حاڵەتی ڕاگواستن و وێرانکردن و ئەوانە بۆ حکوومەتی عێراقی هەر بان قەسیش هەندێک لە ئەو دیاتانی بەشداری پێنەکرد لە سەرژمێریە و ڕێژەی کورد بێگومان وەکو مامۆستا فەرمی کەمی کردووە بەپێی ئەو داتا و ئاماری کە حکوومەتی عێراقی کردوێتی بەڵام لەم سەرژمێریە نوێیە کە حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشدار دەبێت و کارمەندەکانی ڕەنگە زۆربەی کورد بن بەتایبەت ئەوانی هەرێمی کوردستان کە احتیاجی هەمووی فەرمانبەرانی ئێرە دەکات پێویستە ئەو سەرژمێریە زۆر بە شێوازێکی دروستی بکرێت بۆ ئەوەی کورد سوودمەند بێت لە کۆتا سەرژمێری حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان. سوپاس دەکەم. مامۆستا سەرور بگەڕێم و لای بەڕێزت سەبارەت بە ئامادەکاریەکانی کورد ینی دەبێت کورد چی ئامادەکاریەک بکات بۆ ئەنجامدانی سەرژمێریەکە دواتریش قسە لە سەرە و مەترسیانە دەکەین کە بۆی ئەنجامدانی سەرژمێریەکە دەبێت کورد خۆیان بۆ ئامادە بکات. بەڵێ دیارە میوانەکەمان دواتر گەڕین و لای بەڕێزت کاک نەوزەت بکەم و لای بەڕێزت سەبارەت بە سەرژمێری ینی تەناوەیە کە لەسەر ئاسیێرم بەڕێز وتت بۆ لەمە دووە تەنە بۆ مەسلەی بودجە پشتی پێدەبەستیرێ لەگەڵ عێراقی یاخود بۆ مەسەلەن بواری دیکەش مەسلەی سەرژمێری پشتی پێدەبەستیوان بچمەوە لای مامۆستا سەروەر هاتوتەوە. مامۆستا سەبارەت بە ئامادەکاریەکان کورد دەبێت چۆن خۆی ئامادە بکات بۆ مەسلەی سەرژمێری؟ بەڵێ ویستمەوە بڵێم کە پێم خۆشە پێشەوەی باسەوە ئامادەکاریانە بکەم دەمەوێت سەرنجی بەڕێزی بینەرانی بەڕێزی بەرنامەکەت بۆەوە ڕابکێشم کە کەمبوونەوەی ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان بەراورد بە زیاد بنژمارە دانیشتوانی عێراق چ جۆرە مەترسیەکی لەیەکەوێتەوە. لە ڕاستیدا ئەم پرسی سەرژمێری و پرسی زیادبوونی ژمارە دانیشتوانی عێراق سێ مەترسی زۆر جددی لەسەر پەیوەندەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق جێدێڵێ. مەترسی یەکەم مەترسیە لەسەر کەمکردنەوەی پشکی بودجەی هەرێمی کوردستان لە کۆی گشتی بودجەی فیدراڵی عێراق. بەڕێزتان دەزانن لە ساڵی 2005ەوە تا ساڵی 2014 بەپێ ڕێکەوتنامەیەکی سیاسی پشکی لە 170 بۆ بودجەی هەرێمی کوردستان لە کۆی گشتی بودجەی عێراقی بڵێن زامن کراوە. بەڵام لەو بەروارە بەدواوە و لەم چەند ساڵانەی ڕابردووە باستەوە ئەکرێت کە دەبێت بودجەی گشتی عێراق لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوان دابش بکرێەوە بە تایبەتی لە کابینەی حەیدەر عەبادیە زۆر بە جددی کاری لەسەر ئەم بابەتە کرد کە دەبێت ژمارەی دانیشتوان پێوەەر بێ بۆ دابشکردنی بودجەی گشتی عێراق. ئەگەر لەمەوە لە بودجەی هەرێمی کوردستان بڕوانین دەبینین پشکی بودجەی هەرێمی کوردستان ساڵانە کەم دەکات بۆ هۆی کەمبوونی ژمارەی دانیشتوانەکەیەوە کە لە ئێستادا قسە لەسەر 12.67 دەکرێت کە بە دڵنیاییەوە ئەم ڕێژە ساڵانە کەمتر دەکات. ئەمە مەترسیەکە کە مەترسی لەسەر قوتی دانیشتوانی هەرێمی کوردستان دروست دەکات. خاڵی دووهەم یاخود مەترسی دووهەم کە ئەم پرسە دروستی ئەکات مەترسیە لەسەر کەمبوونەوەی ڕێژەی نوێنەرانی کورد لە دامەزراوە تەنفیزی و تەشریعەکانی حکوومەتی فیدراڵی عێراقا. من هەر نمونەیەک بۆ بەڕێستان بێنمەوە لە یەکەم پەرلەمانی حکوومەتی عێراقی کە لە سیوێکی یەنایری 2005 ئەنجام درا ئەو کات ناوی کۆمەڵی نیشتیمانی بوو کە هەموو عێراقیەک بازنەی هەڵبژاردن بوو. ژمارەی ئەندامانی ئەو کۆمەڵەیە 275 کورسی بوو. کوردەکان توانیان 75 ئەندام لە کۆی 275ەکە بەدەست بێنن کە دەیکردە لە 127 کۆی گشتی کورسەکانی پەرلەمانی عێراق. بەڵام
دوای تێپەڕبوونی سێ خولی هەڵبژاردن کە لە ئێستا لە خولی چوارەمی پەرلەمانی عێراقین سەرباری ئەوەی کە ژمارە کورسیەکانی پەرلەمانی عێراق لە 275 کورسیەوە زیادی کردووە بۆ 329 کورسی، بەڵام ڕێژەی نوێنەرانی کورد لەو ئەنجومەنە کەمی کردووە بە جۆرێک تەنها پارێزگاکانی هەرێمی کوردستان بە سلێمانی و هەولێر و دوهۆکەوە 44 ئەندامیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا هەیە کە دەکاتە لە 13 ئەو ئەنجومەنە، کەواتە ڕێژەی نوێنەرانی کورد لە 2005 هەتا 2010 لە 127ەوە دابەزیەوە بۆ لە 113. ئەگەرچی تەواوی پێکاتی کوردی بە پارێزگاکانی نینەوا و کەرکووکەوە کە ئێستا 58 کورسی هەیە. مەترسی سێهەم کە ئەم پرسە دروستی ئەکا مەترسێکی زۆر جددیە لەسەر ناوچە جێناکۆکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان. من حەز دەکەم ئەوە بۆ بەڕێستان ڕوونکەمەوە کە لە ئێستادا پرسی سەرژمێری ئەوەندەی کە پرسێکی سیاسیە ئەوەندە پرسێکی تەکنیکی ئەلکترۆنی نییە لە عێراقا، چونکە سەرژمێری بۆ عێراقێکی فرە پێکهاتەی فرە نەتەوەی فرە مەزهاب ئەوەندە کاریگەری لەسەر معادلاتە سیاسیەکان جێ دێڵێ، ئەوەندە کاریگەری لەسەر داڕشتنی سیاست و نەخشەی حکومڕانی نییە لە وڵاتە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە کوردستان و پێکاتی کوردی هیچ جۆرە ئیدارە و ئیرادەیەکیان بەسەر ئەو ناوچانەدا نەماوە، بەوەی کە ئێستا پێکاتی عەرەبی و ناوچانە دەبن بەڕێوە زۆر مەبەستەوە زۆر گرنگە لەلایەن کە سەرژمێری لەو ناوچانە ئەنجام بدەن بۆ ئەوەی کە ڕێژەی پێکاتەکان دەستنیشان بکەن کە بە دڵنیاییەوە هەر کاتێک پێکاتێک عەرەبی یان پێکاتە غێرە کوردەکان لەو ناوچانە زیاتر بێ، من گومانم لەوە نییە کە حکوومەتی عێراقی ئەوەندە ئیمکانێتی هەیە کە مادەی 140 جێبەجێ بکە وەچارەنووسی ئەو ناوچانە لە بەرژەوەندی خۆی یەکلایی کاتەوە. بۆیە دەبێت دەرک بۆ ڕاستیە بکەین ئەم مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان بەگشتی و بە دیاریکراوی بۆ ناوچە جێناکۆکەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان مەترسێکی زۆر جددی و حتمی و حەقیقیە، چونکە مەسلەی بورجا و مەسلەی ڕێژەی نوێنەران و مەسلەی لێکلایکردنەوەی شوناسی ئەو ناوچانە پەیوەندی بە ڕێژەی ژمارەی دانیشتوانەوە هەیە، واتە دانیشتوان تەحەکومی بەسەرەوە ئەکا بەتایبەتی بۆ ناوچە جێناکۆکەکان، چونکە میکانیزمەکانی جێبەجێکردنی مادەی 140 و ئەو قۆناغبەندیانەی کە مادەی 140 دەستنیشانی کردووە بۆ یەکلایکردنەوەی ناسنامەی ئەو ناوچانە پشت بە ژمارەی دانیشتوانە بەستێ، واتە ژمارەی هەر پێکاتێک لەو ناوچانە زیاد بێ ناسنامەی ئەو ناوچانە لە بەرژەوەندی ئەو لایەنە یەکلاییە بێتەوە. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت ئایا کورد چه جۆرە ئامادەکاریەک بکە؟ لە ڕاستیدا کورد و سەرکردایەتی سیاسی کوردی و تەواوی ئەو دامەزراوە یاسایی و دەستوریانی کە لە هەرێمی کوردستان هاان زۆر گرنگە لەم پرسەدا لەگەڵ حکوومەتی عێراقیە لەسەر خەت بن و بە هیچ جۆرێک لەژێر هیچ پاسا و بیانوویە کا ڕێگە نەدرێت کە سەرژمێری لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێما بکرێ کە دەکرێت ئەمە لە ڕێگەی گفتوگۆوە لەگەڵ حکوومەتی عێراقیە بگەن بە نەتیجە و بگەن بە ڕێکەوتن. ئەگەر نەگەوتن بە ڕێگەوتن دەکرێت حکوومەتی عێراقی پەنا بۆ محکەمە ئیتحادی بووە بە بیانووی ئاسایی نەبوونی دۆخی ئەو ناوچانە نابێ ئێمە ڕێگە بدەین سەرژمێری لەو ناوچانە بکرێت، چونکە سەرباری ئەوەی کە لە دوای 2005ەوە عەرەبە هاوردەکانی ناوەڕاست و باشووری عێراق نەگەڕاونەتەوە خێزانی دیکەی عەرەبی هێناوتە ئەو ناوچانە و لە بەرامبەردا خێزانە کوردەکانی ناوچە جێناکۆکەکان ئێستا ئاوارەی پارێزگاکانی هەرێمی کوردستانن. خاڵێکی دیکە گرنگ تێگەیشتنەکەیە دووبارەی دەکەمەوە گرنگە کورد و سەرکردایەتی سیاسی کوردی پرۆسەی سەرژمێری لە عێراقا بە پرۆسەیەکی ئەلکترۆنی تەکنیکی تێنەگەن. ئەم پرۆسەیە دوجار لێکەوتەی سیاسی زۆری بەدوادادێ کە کاریگەریەکی زۆر جددی و حتمی و حقیقی لەسەر قواری هەرێمی کوردستان دروستەکە. سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عەربەت، پێنجوێن،
بازیان، تاسڵ و جەو زەرگوێز، فانسینێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە، ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕست کاگنەوزت و گەرم و لای بەڕێزت پێش پرسیارەوەم لێ کردی مامۆستا شکەمی قسەی لەسەر مەسەلەی پەیوەندی بە مەسەلەی بودجە، ینی پێ دوایە ئەگەر بە شێوەیەکی لەم قۆناغەدا بکرێت کاریگەر لەسەر مەسەلەی بودجەش دەبێت. ڕێژەی ئێمە چی لە کوردستان پێ دوایە کەمتر لەوەی کە ڕاگەندراوە، نامین لە 170 ئەوەی کە ئێستا باز دەکرێت. پێ وایە ڕێژەی کوردەوەندە دەبێت؟ ئێمە تەسەورەکەم ڕێژەی کورد لەوە زیاتر بێت، بەڵام لەبەرەوەی ئامارێکی دروست لە بەردەستان نەبووە. حکوومەتی عێراقیش بەردەوامی لە پەرلەمانی عێراق گێچەڵی بە ئەو ڕێژەی بەڵام ساڵی ڕابردوو وزارەتی پلاندانانی عێراق بە پەرلەمانتەرانی وتی نزیکەی لە 114 ڕێژەی کورد لە تەقدیریە دانراوە. ئێمە باسمان کرد ئامارێکی ورد لە بەردەستانیە، لەبەرەوەی کە سەرژمێری نەکراوە تۆ ناتوانانی لە 100% پشت بە ئەو داتای بەسی کە حکوومەتی عێراقی بە خۆیان لە خۆیانەوەدای ئەنێن یاخود قسە و باسێکی لەسەرەکەن. بۆیە بەنسبەت کوردەوە شتێکی زۆر ضروری ڕێژەی کورد کە بزانرێت، ڕێژەی دروستی بزانرێت کە خۆشتان زان ئێستا بار بە بەردەوامی حکوومەتی عێراقی کێشەی هەیە لەسەر ئەوە، سەری مەسئلەی بودجە، لەسەر بودجەی پێشمەرگە، لەسەر تەنانەت تەسلیح مچەخۆرانی، بەڵێ تەنانەت تەسلیحی هێزی پێشمەرگەس هەمووی علاقی بەم ئامار و سەرژمێریەوە هەیە. لەبەرەوە ئەوانە هەمووی بەنسبەت کوردەوە گرنگە، ینی سەرکردایەتی سیاسی کورد بەتایبەت لە ناوچە جێناکۆکەکان دەبێت بایەخێکی یەکجار گەورە بەوە بدرێت. لەبەرەوەی تەنها سەرژمێری کە کورد سوودی لێبینی بوت سەرژمێری ساڵ 1957 کە ڕێژەی کورتیایدا زیاتر بووە، بەڵام لە ئێستادا بەهۆی شەڕی نەگریسی داعش لەکە لە 2014 دەستی پێ کردووە زیاتر لە 72 دێ لە نەخشەی جغرافی ئەو ناوچەیە تقریبان سراونەتەوە کە ئەو گوندانە کوردیشی زۆر تێدا بووە بەهۆی شەڕی داعشەوە. لەبەر ئەوە کورد ئەو شوێنانی کە کوردی تێدا بووە ئاوارە بوون و زیانێکی کەی ئەم پرۆسی ئێستا ئەوەیە کە لەم ماوەنی پێشوا خۆتان دەزانن لە پەرلەمانی عێراق یاسای هەڵبژاردنەکان مادەی 35 تێپەڕان لەبەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە لە 2020 لە مانگی 4 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکرێت. دوو فەقەرەیان هەردووکی دژی کوردە ئەوە بەڕاستی. لەبەرەوە سەرکردایەتی سیاسی کوردووە حیزبە کوردستانیەکان بەتایبەت لە کەرکووک و لە ناوچە دابڕێنراوەکان ئەم جاریان بەڕاستی دەبێت یەک و یەکگرتوو بن و حیزبایەتی نەخوێنەوە لەم مەسئلەیەدا، لەبەرەوەی ئەمە چارەنووسی کورد لە ناوچە ژێناوە. بەڵام توان چی بکەن ئێستا بۆ من ڕەنگە سەر لەوێ لە دوای ڕفراندەم 16 ئۆکتۆبەرەوە کە خۆیانەوە کاربوونێنی لەدەست درراوە، ئێستا توانن شتێک بکەن، ینی بارودۆخەکە لە کاتێکە بازەوەی کەندێک لە ئاوارەکان تا ئێستا نەگەڕاونەوە ناوچە دابڕێنراوەکان باسی پرۆسی تعریب و گۆڕینی دیموگرافیای دانیشتوان دەکرێت لەو ناوچانە. بێگومان هەوڵ درراوە بۆ گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکە، ئەوە شتێکی بەڵگەنەویستە، بەڵام وەکو باشمان کرد سەرکردایەتی سیاسی کورد ئەبێ جارێکی کە بە گڕوتینێکیکەوە بە یەکگرتووی و یەکلیستی و یەکریزی خێر لە یەکریزیایە. بەڕاستی ماڵی کورد بە یەکریزی دەتوانێت کێشەکانی چارەسەر بکات. پەرتبوون هیچ سوودێکی نەبووە بۆ کورد. ئێمە هەر نمونەی کەرکووک بێن بەرچاوی خۆمان، نمونەی شەنگال و ئەو ناوچانە بین بەرچاوی خۆمان کە پێیان ئەڵێ ناوچە جێناکۆکەکان. ئەگەر کورد یەک و یەکگرتوو بێ، حکوومەتی عێراقیش لە پەرلەمانی عێراقیش وە هەموو ئەو ڕێکخراوانەی یونسکۆ ئەوانەی کە لەسەر خاتن لەسەر لەگەڵ سەرکردایەتی سیاسی کووردا
دەبینن مەشهدەکە چۆن ئەبینن بەو شێوەیە کە کورد ئەگەر یەکگرتوو بێت لە بەرژەوەندی کورد قسەی لێ ئەکرێت بە پێچەوانەوە پرتبوون زیاتر زیانی گەورە بە کورد ئەگەیەنەوە کولاڵبژاردنەکانی پێشوا بینیومانە لەبەر ئەوە ئەمەی ئێستا دەکرێت ینی چارەنووسی کوردی لەسەر بند باشەم سەرژمێری لەگەڵ مادەی 140 تێک ناگیرێت چکە مادەی 140 لە خۆناغەکانی باسی ئاساییکردنەوە دەکات لە قۆناغی یەکەمە نیبەر لە مەسەلەی ئەنجامدانی سەرژمێری تێگیران دروست نابێت لە مرۆ شاندی ئەندام پەرلەمانەکانی کورد لە بەغدا بە هیچ شێوەیە نابێت بچنە ژێر بشار و فشاری ئەوەی کە ئەو ناوچانەی کە بەرژەوەندی کوردی تێدایە ئالۆز بکرێت و کێشەی بۆ دروست بێت لەبەر ئەوە ئامارەکە بێ ئامارێکی گشتی بێت ڕێژەی کورد وەکو خۆی بخەم بڵێنێت و بەپێی ئەو فۆرمەی کە دروست کراوە ئەندامانی تاکی کۆمەلگەی کوردی هەروەکو کۆمەلگەکانی تری باش بەس ئێستا مەترسی هەیە مەسەلەن سەر ئەو ناوچانە چکە ئەو سەرژمێری 1957 ئەنجام درراوە باز دۆکە کە ڕێژەی کورد لە سەدا 50 ئێستا ڕێژەی کورد لە ناوچە جێناکۆکەکان بدیاریکراوی لە کەرکووک پێ دوایە زۆر دابەزیوە مەترسیەیە کە کورد مەسەرەن ئەم شارە ئەو ناوچانە لە دەست بێت بێگومان مەترسی هەیە لەبەرەوەی ئەو ناوچانە کورد نەیتوانیوە بگەڕێتەوە ئەو گوندانەی کە بە بۆنەی شەڕی نەگریسی داعشەوە چۆڵکراون بە تایبەت ناوچەی خوشک و برا کاکەیەکان ناوچەی شەنگال ئەو ناوچانەی وەکو مەنتقەی داخۆ ئەوانە ڕۆژهەڵاتی بەغا ئەمانە هێشتا کورد نەگەڕاوەتەوە ئەو ناوچانە لەبەرەوە ئەگەر لە سەرژمێریەکەش بێبەش بکرێن بەش بکرێن ئەوە بێگومان زیانی گەورە بەرامبەر بە کوردەگەیەنێ لەبەر ئەوە سەرکردایەتی سیاسی کورد پێویستە ورتر ژیرانەتر و بە ئاگاتر لەم بابەتە بڕوان سپاس دەکەم ماوەسە سەرۆگەرم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە کوردیۆسەیس کارتێکی لە بەردەستدایە بتوانێت ڕێگری لە ئەنجامدانی سەرژمێری بکار لە ناوچە دابڕێنراوەکان بەڵێ بۆ پێی کە ئێستا هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فدراڵی عێراقیە لە گفتوگودا لەگەڵ کۆمەڵێک پرس و کۆشوهەوایەکی وا هاتووەتە ئاراوەکە دەتوانن باشتر لە یەکتر تێبگەن دەبوو یاخود پێویستە پرسی سەرژمێری شێکێکی کە بێ لەو پرسانەی سەرباری ئەوەی کە گفتوگۆکردن لەسەر بوجا و لەسەر هەناردەکردن و ڕێکەوتن لەسەر 225,000 بەرمیل ناوت و هێزی پێشمەرگەوە ئەم ناوچانە دەبێت سەرژمێری شێکێکی دیکە بێ لە ئەولەوێتی کارەکانیان و لە تەوەری گفتوگۆکانی نێوانیان دەبێت پەنا بۆ ئامڕازێکی دیبلۆماسیانەی ئاشتیانی نەرم بەباکە گفتوگۆ و لێک تێگەیشتنە ئەگەر بەمان نەگەیشتنە هیچ جۆرە چارەسەرێک و هیچ جۆرە ڕێکوتنێک وەک ئاماژەم پێدا کوردەکان بژاردەی دووهەمیان ئەوەیە کە پەنا بۆ محکەمەی ئیتحادی ببن بەوەی کە دۆخی ئەو ناوچانە ئاسایی نییە چونکە لەم قۆناغی ئێستادا هەر جۆرە سەرژمێریەک لەو ناوچانە ئەنجامێکی دادپەروەرانە نایە بەدەستەوە چونکە دۆخی ناوچەکە لە ئەساستا خۆی ئاسایی نییە سەرباری ئەوەی کە عەرەبە هاوردەکان نەگەڕاونەتەوە خێزانە کوردەکانش لەو ناوچانە ئاوارەی پارێزگەکانی هەرێمی کوردستان بن بۆیە بە بیانووی ئاسایی نەبوونی دۆخی ئەو ناوچانە دەبێت کوردەکان لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە بربەست لە بەردەم ئەنجامدانی وەها پرۆسەیەک بکەن چونکە مەترسی ئەم پرۆسەیە لەسەر یەکلاییکردنەوەی شوناسی ئەو ناوچانە لەوەدایە کە خودی مادەی 140 پشت بە ڕێژەی دانیشتوان دەبەستەیە لە یەکلاییکردنەوەی شوناسی ئەو ناوچانە واتە ڕێژەی دانیشتوانی هەر پێکاتەیەک زیاتر بێ لە پێکاکانی دیکە شوناسی و ناسنامەی ئەو ناوچانە لە بەرژەوەندی ئەو پێکاتە یەکلایی ئەبێتەوە و مەترسیەکی دیکە لەوەدایە ئەگەر سەرژمێری لەو ناوچانە بکرێ بە تێڕوانینی من حکوومەتی عێراقی وا وێنای دەکا کە ئەوان لە قۆناغی دووهەمی مادەی 140 چونکە قۆناغەکانی جێبەجێکردنی مادەی 140 وەکو معلومی بەڕێستانە لە قۆناغی ئاساییکردنەوە دەست پێیەکا بۆ قۆناغی سەرژمێری دواتر بۆ قۆناغی ڕێفراندۆم و ڕاپرسی کۆتایی پێدێت ئەگەر ئەو قۆناغی ڕاپرسیەکە ئەنجام بدا ئۆتۆماتیکیان ئەوە وێنای دەکات لە قۆناغی دووهەمدایە قۆناغی یەکەم کۆتایی هاتووە بۆیە ئەگەر ئەو دڵنیا بێ لەوەی کە پێکاتەیەکی وەکو عەرەبی لەو ناوچانە زیاترن بە دڵنیاییەوە پەنا بۆ قۆناغی سێم دەبات و تەواوی مادەی 140 لەبری ئەوەی مادەیەکی چارەسەری بێ بۆ کورد و یەکلاییکردنەوەی شوناسی ئەو ناوچانە لە بەرژەوەندی کورد دەبێتە مادەیەکی زیان بەخش بۆ کوردەکان و لە دوای ئەمە گرفتێکی دیکە و حەقیقی ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە ئەویش ئەوەیە کە
قەزاکانی کەلار و کفری و چەمچەماڵ و ئاکرێ و تەنانەت پارێزگای دوهۆکیش بە بیانووی دووبارە ڕێخستنەوەی سنووری ئیداری ئەو ناوچانە مەترسی دەکەوێتەوە سەریان بەوەی کە ئەم ناوچانە لە پێشووتردا سەر بە پارێزەکانی دیکەی عێراق بووە بە نمونە کەلار و چەمچەماڵ و کفری سەر بە پارێزگای کەرکووک بووە ئاکرێ سەر بە پارێزگای مووسڵ بووە دوهۆک لە 1968ەوە بۆتە پارێزگا واتە مەترسیەکە مەترسیەکی جددیە و مەترسیەکی گەورە و گرانە لەسەر قوارەی هەرێمی کوردستان. باشە بەس بەرپرسانی هەرێم هەستیان بە و مەترسیە کردووە بە بۆ چوونی بەڕێز کە پێ دوای جگە لە ناوچە جێناوکان ئەگەر بۆ نمونە بۆ مادەی 140 جێبەجێکنی بڕوە دەستکاری مەسەرەن قوارەی هەرێمی کوردستانیش بکرێ و قەزانەی کە پێشتر سەر بە کەرکووک بووم گەڕێنەوە سەر کەرکووک یاخود ناوچەکانی دیکەش. دیارە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ دواوە لە نووسینەوەی دەستوری هەمیشەی عێراق لە 2005 سەقفێکی زەمەنی بە مادەی 140 دیاری کرا ئەویش کۆتایی 2007 بوو کە دەبوو تا ئەو کاتە مادەی 140 جێبەجێ بکرێ. بینیمان 2007 شتێ پەڕ مادەی 140 جێبەجێ نەبوو. کورد و سەرکردایەتی سیاسی کوردی هەڵوێستێکی جددیان نەنوان بەرامبەر بە حکومەتی عێراقی بە بیان و جێبەجێ نەکردنی ئەم مادەیە. دوای تێپەڕبوونی 12 ساڵ بەسەر کۆتاوادا دیسانەوە لە بری ئەوەی کە ئێمە ئیداری و ناوچانە بدەین ئیدارەدانی ئەو ناوچانەشمان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە لە دەستداوە. بۆیە پێم وانییە کورد و سەرکردایەتی سیاسی کوردی لە ئێستادا نەدەرکیان بەو حقیقەت و مەترسیە کردبێ و هیچ ئامادەکاریەکی جددیشان کردبێ بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو مەترسیە ببنەوەکە من وای دەبینم لە ئایندەیەکی نزیکیان دوورە کاریگەریەکی زۆر خراپ بەسەر هەرێمی کوردستان جێدەڵێ. بەڵێ بەس کاریگەری کار لەسەر ناوچەدابڕانراوەکانە بەوچوونی بەڕێز زیاد کاریگەریکە لەسەر مەسەرەن هەرێمی کوردستانی شەوەکو و ژمارەی دانیشتوانی ئێستا بۆ نمونە وەزارەتی پلاندانانی عێراق ساڵی ڕابردوو باسەوە کە ژمارەی دانیشتوانی هەرێم مەسەلەن 14 ینی پێ دوای ئەگەر ئەنجام بدرێ ڕاپرسیەکە ئەگەری کەمتریشی هەیە بڵێن سەرژمێریەکە ببوورە. ئەم ژمارانێکی ئێمە لەم بەرنامە بەڕێستا خستمانە ڕوو خەمڵاندنەکانی بانقی نێودوڵەتی وەزارەتی پلاندانانی عێراق و دەستەی ئاماری هەرێمی کوردستانە. ئەگەر حقیقەتێکی متتەقیشیان تێدا نەبێ بە ڕێژەیەکی زۆر حقیقەت و ڕاستی لەم ژمارانەدا هەیە. بۆیە ئەم ژمارانە وتمان سێ مەترسی جددی دروست ئەکا مەترسی بودجێ مەترسی ڕێژەی نوێنەرانی کوردە لە پەرلەمانی عێراق و لە دامزراوەکانی دیکەی حکومەتی فێدراڵی عێراق و لەسەر یەکلایکردنەوەی شوناسی ئەو ناوچانە. بەدڵنیایە و مەترسیەکە ئەگەر لە کۆی گشتی وەریگرین مەترسیە لەسەر وجودی هەرێمی کوردستان. ئەگەر بە تاکی ئەم مەترسیانە شۆر بگرین مەترسیە لەسەر بودجە مەترسیە لەسەر کەمکردنەوەی ڕێژەی نوێنەرانی کورد مەترسیە لەسەر یەکلایکردنەوەی شوناسی ئەو ناوچانە واتە لە ئایندەیەکی زۆر دوورە واتە 2030 2035 45 کورد دەبێتە کەمینە لە عێراقا و بەپێی هەندێک خەمڵاندن کە کراوە ئاماژە بۆ کراوە کە لە ساڵی 2050 ڕێژەی کوردەکان کەم دەبێتەوە بۆ لە 100 لە عێراق. ئەم خەمڵاندنە بڵێنی لایانی پەیوەندیدارە کە ڕێژەی کوردەوەندە کەم بێتەوە. ئەم خەمڵاندنە لەوە سەرچاوە دەگرێت کە عێراق ساڵانە بە نزیکەی 850,000 کەس زیاد ئەکا لەو ڕێژەیە کە ئێستا هەیە 850,000 کەس. بەڵام لە هەرێمی کوردستانە بەهۆی گەشەی دانیشتوانی کەمە ڕێژەی زیادبوونەکەی لە بینی 100,000 بۆ 125,000 واتە عێراق لە ئێستادا ساڵانە 8 ئەوەندەی هەرێمی کوردستان زیاد ئەکا. جاوەرە ئەمە بکە بە پێوەر و بنەما بۆ ساڵانی ئایندە هەمان ئەو ڕێژێت بۆ دەرەچی. بەڵ سوپاس دەکەم کە نەوزت بکرم و لە بەڕێزی سەبارەت بە زۆر جارکار پرۆسەی خیاڵبژاردن و سەرژمێری ڕاپرسی ئەنجام درێت خەڵک باز لە تەزویر دەکە پێ دوای هیچ ئەگەرێکی ئەنجامدانی تەزویری تێدای ئەم پرۆسێ چکە باز دەکرێت کە با ئەلکترۆنی و ئەنجام دەرێەوە باز دەکرێت ماوەی ڕۆژێکشە ئەنجامەکانی ڕادەگەندێت. وڵی سیستەمەکە جیاوازە لە هەڵبژاردن لەبەرەوەی هەڵبژاردن خۆتان دەزانن خەڵک تەموح و هینێکی جیاوازتری هەیە و تەموحی حیزبی زیاتر زاڵ ئەبێ بەسەر دۆخەکەدا لە کاتی پرۆسی هەڵبژاردنەکانە یاخود لە کاتی هەڵمەتی هەڵبژاردندا بەڵام سەرژمێری گشتی بۆ بوونی خودی مرۆڤەکانە یعنی هەموو تاکێک پێویستە بوونی خۆی ئەسلمێنێت بەپێ ئەو فۆرمەی کە
ئەو زانیاریانەی تێدا بڵاو ئەکرێتەوە زەحمەتە پەنا بۆ ئەو کارە نەگریسە ببرێت لە کاتی ئامار و سەرژمێریە بڕوان ناکەم لەبەرەوەی کورد پێویستی بەوە نییە بەڕاستی کورد دەیەوێت ژمارەی حەقیقی خۆی ڕاستەقینی خۆی هەبێت بەپێی خەمڵاندن نەبێت بەپێی ئەو وجودە بێت کە خۆی هەیەی بۆ ئەوی زوڵمی لێ نەکرێت غەدری لێ نەکرێت و لە بودجە و لە قوت و لە مەسئلەی موچە و ئەمانە هەمووی استحقاقی خۆی وەرگێت بەپێی بوون و وجودی خۆی باشە بەس ئەگەر بەپێی ئەو مەسەرەن ئامارە نەبێت هەڵبژاردننی ڕابردووە تاوێتی لە ناوچە جێناکۆکان کورد مەسەن لە کەرکوو لە 150 هێناوە بۆچی بترسێ یاخود ئەو ئامارەنە ینی ڕاستەقینێنین و لە هەڵبژاردن تەزویرکراوە لەگەڵ نەتیجەی سەرژمێریە کە پێچوانە دەبێتەوە کاک حەکیم دەستەی ئاماری هەرێمی کوردستانی ساڵی 2010 لەسەر ئاستی پارێزگاکان بۆ نمونە ینی پارێزگای دووەک بەرزترین ڕێژەی تێدایە کە لە 169.7 مەسەلەن هەولێر ڕێژەی دانیشتوان مەسەلەن هەولێر لە 163.5 سلێمانی لە 160.7 ینی سلێمانی خراپترینیانە بەڕاستی بەنسبەت ڕێژەی دانیشتوانەوە کێشەی دانیشتوانە بەڵێ وەکو کێشەی دانیشتوان بەنسبەت کوردەوە خراپە بەڕاستی کە ژمارەی خێزان ئێستا لە 3 کەسەوە بۆ 5 کەس و ئەمانە بەنسبەت کوردەوە خراپە ئێمە باشمان کردوتمان باشە بۆ زیادکردنی بۆ لە بەرامبرە مەسەلەن پێکاتەکانی تر بەتایبەت عەرەب هەر خێزانیان زۆر هەر بە شێوەیەکی سروشتی ئەوان ژماری دانیشتوانیان زیاترە بەڵام خۆش لە کووردا پێشتروانە بووێنی ژماری دانیشتوان زۆر بەڵێ مامۆستا هەندێک لە هۆکارەکانی ڕوون کردەوە کە ڕەنگە هۆکاری سایکۆلۆژی بێ ڕەنگە هۆکاری ئابووری بێ ڕەنگە ئەو هۆکارانە لە پشتی ئەوەن کە خێزانی کوردیش بچوک بووتەوە بۆ 3 کەس یاخود 4 کەس یان 5 کەس بەڵێ سوپاس مامۆستا خولەکێکیش بۆ بەڕێزت دەتوانرێت حکوومەت هاوکارە بۆ بەرزکردنەوەی ژمارەی دانیشتوان ئەگەر چۆن دەکرێت سوپاس دەکەم بڵێ منەوە بۆ چوونێکی تایبەتی خۆمە پێم وایە زیادبوونی ژمارەی دانیشتوان نەبوو هەرێمی کوردستان نقطەی بەهێزە نەبوو حکوومەتی عێراقش نقطەی بەهێزە چونکە ئەم حکوومەتانە حکوومەتی موسەساتی و دامەزراوەی نین و حکوومەتانێک نین کە بتوانن لە ئاست پڕکردنەوەی پێداویستیەکانی هاونیشتیمانەکانیان نابن بۆیە زیادبوونی ژمارە دانیشتوان لە عێراقیشا لە ساڵانی ئایندە گرفت دروست ئەکا لە عێراقیشا گرفتەکە ئەوەندەیکە دروستی ئەکا چونکە ئەم حکوومەتانە ناتوانن پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی خەڵکەکەی دابینکەن بەڵام ئەوەی کە گرفتەکە دروست ئەکات بریتیە لە دروستکردنی ئەو جۆرە کاریگەری کە لە پەیوەندەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فدراڵی عێراقیە هەیە گرفتەکە لەوە سەرچاوە ئەگرێکە ئێمە هەتا ئێستش هەرێمێکین لە چوارچێوەی عێراقێکی فدراڵە کۆمەڵێک پرسی هاوبەشمان لەگەڵ حکوومەتی فدراڵی عێراقا هەیە و ئەم پرسە هاوبەشانیش ڕێژەی دانیشتوان تەحەکومی بەسەرەوەکە باشە بەس لە ڕێگەی مەسەلەن هاوکاری زیاتر بۆ منداڵ و نازانم زیاد کرد مەسەلەی مەسەلەن پەیڕەوکردنی فرەژنی وانە زیاد ناکات دانیشتوان بە کورتی بێسپاسم بەدڵنیاییەوە معلومە کە هۆکارەکانی زیادبوونی ژمارەی دانیشتوان چییە لەوەیە کە تۆ لە ڕووی کاڵچەر و بیرکردنەوەی تاکەوە بیر لە دروستکردنی خێزانێکی قەبارە گەورە بکاتەوە یاخود ئەگەر فاکتەری ئابوووریەکی باش لە هەرێمی کورسانە هەبێ لە بیر ئەوەی گەنجەکان بیر لە جێهێشتنی هەرێمی کورسان بکەنەوە بیر لە گەڕانەوەکەن لە هەندەرانەوە بۆ هەرێمی کورسان دروستکردنی خێزانەکەنەوە بەڵام کە تۆ ئەم هۆکارانە فراهەم نەکەی بۆ نیشتیمان و هاونیشتیمانیان بەگومان ناتوانانی باسە زیادبوونی ژمارەی دانیشتوان بکەیت سوپاس بۆ بەڕێزان مامۆستا سەروەر حەمە ئەحمەد مامۆستای زانکۆ کە لە شارە زۆرەوە لەگەڵمان بووی هەروە نەوزاد ساڵح بەڕێوەبەری سەنتەری دیاکۆ بۆ هەڵبژاردن و ڕاپرسی لە ستۆی سەرەکی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان